بێگومان ئەمڕۆ کە دەزانین ڕۆژی 8 مارسە و هەر کەسێک دێتە سەر شاشەکانی تیڤ یاخود لە ماڵەکانی خۆمان پیرۆزبایی لە ئافرەتان دەکەین، هاوسەر بە هاوسەرەکەی، باوک بە خانمەکەی، بە کچەکەی پیرۆزباییەکەین، بەڵام لە لایەکی تریشەوە لە یاد نەکەین کە لە ڕۆژی 8 مارس خانمانێک هەن کە ئێستا بە پیرۆزباییان لێ بکرێت و لە دۆخێکی پڕ لە خۆشی و شادی و لە ئارامی و ئاسایشا بژین، بەڵام ئەوان دۆخێکی ناهەمواریان هەیە وەکو دۆخی ئافرەتانی پەنابەر و ئاوارەکان لە کەمپەکان کە دەمانوێت سەبارەت بە دۆخی ئافرەتانی پەنابەر و ئاوارە لە ناو کەمپەکانی هەرێمی کوردستان زانیاری وەربگرین، گفتوگۆ بکەین، بزانین لە چه ڕەوشێکدا دەژین کە خات و ستاڤ ئاسۆ بەڕێوەبەری نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵمان میوانە بێت و لە ڕەوشی ئەوان ئاگادارمانەکاتەوە. بەخێر هاتیت، ئەم ڕۆژەش لێ پیرۆز بە خات و ستاڤ. خۆشحاڵین کە خانمێک لە پۆستێکی ئەم شێوەیە لەگەڵمانە ئەمڕۆ و ئەو زیاتر سەبارەت بە دۆخی ئافرەتان گفتوگۆمان لەگەڵەکات. زۆر سپاس دەکەم. ڕۆژی جیهانی ئافرەتان لە تۆی خانم و لە گشت خانمانی جیهان و کوردستانیش پیرۆز بێت بە ئاوارە و پەنابەرانی هەرێمی کوردستانی شەوی جیهانیش. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بین باسی دۆخی ئاوارە بکەین بە گشتی و دۆخی ئافرەتان لە کەمپەکان دەبینین کە دۆخیان لە دۆخێکی زۆر خراپدان، بە تایبەت بەم دوایانە لە ساڵی 2023-2024 کە دەبینین ئەو هاوکاری کۆمەک و هاوکارێنی کە لە ماوەی ڕابردوو دەهاتن بۆ کەمپەکان زۆر کەمی کردووە. بەڵام ئەگەر بین باس لەوەش بکەین ڕەوشی ئاوارە و پەنابەر دەتوانم بڵێم دوو ڕەوشی زۆر جودان بە حکمەوەی کە لە دوو باگراوندی جیاوازەوە هاتون، لە دوو شوێنی جیاوازەوە ئەم دانیشتوانە کە ئێستا لە کەمپەکاندا دەنیشن. بین بەراوردێک بکەین لە نێوان ئاوارە و پەنابەر دەبینین ڕەوشی پەنابەر زۆر باشتر لە ڕووی ئافرەتان و لە پەنابەر لە ئاوارەکان. بەڵێ ئەمەش دەگەرێتەوە بۆ هەوڵی کەسی خۆیان، جگە لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەمیشە بە گرنگی و لە ڕەوشی ئافرەتانی کۆڵیوەتەوە گرنگی پێداون و ئەو پێداویستانێک کە پێویست بە دابینی کردن. ئێمە بەش بە حاڵی خۆمانەوە دەستگای خێرخوازی بارزانانی هەمیشە بە گرنگی و لە ڕۆڵی ئافرەتمان ڕوانیوە گرنگی تایبەتمان لە کەمپەکان پێداون. ئێمە جگە لە بەڕێوەبردننی کەمپەکان هەمیشە سنتەرەکانمان دەرگاکانیمان واڵا بووە بۆ ئەوەی بتوانین بە بەردەوامی خول و ڕاهێنانی چالاکیەکانتان ئەو پێداویستیانی کە ژنانی ئاوارە و پەنابەر پێویستیان پێێتی چین کە تاوەکو ئێستا دەستەبەر کراوە و کامانەشن کە لە ئەمەرجنسی و پەلەکانە، بەڵام تا ئێستا کەس بە دەمیەوە نەچووە. بەڵێ وەکو باسم کرد دوو بابەتی زۆر لێک جودان کە گەربێن بەراوردێک لە ناوان کەمپی پەنابەران و کەمپی ئاواران بکەین. کەمپی پەنابەران بە حکمی ئەوەی کە زیاتر کراوەترن، هەروەها هەندێک بابەتی مەسەلەی عەشائیری زۆر لەلایەن کاڵترە و زیاتر بە ڕووی بازاڕی کار کراون، زیاتر لەسەر پێیەکانی خۆیان وەستان خاوەن بڕوانامن، جگە لەمەش بە بەردەوامی بە دوای هەلیکاردا دەگەڕن، بە دوای فێربوونی زانیاری نوێن، بە دوای زۆر جار خۆیان دێن لە دەرگای ئیدارە دەدەن، لە دەرگای سنتەرەکانی ناوکەم دەدەن، داوای خول و ڕاهێنان دەکەن کەمە بەڕاستی جێگەی شانازی و جێگەی خۆشحاڵیە کە ئێمە بتوانین بە شێوەیەکی تر هاوکاریان بین. ئەمانە کۆمەڵێک پێداویستنەمە هەوڵماندا بۆیان دابین بکەین، بەڵام ئەگەر بین ئەوکەن بەداخەوە پێداویستەکانیان بۆ دابین ناکرێت، بە تایبەت ئەم 2 ساڵی کۆتایی تەنانەت پێداویستی سەرەتاییەکانی ژیانیشیان بۆ دابین ناکرێت، جگە لەوەی کە بگاتەوەی کە ئەگەر هاتو دەرفەتی کاریان بۆ بڕەخسێندرێ یاخود هەر هەلێکی خوێندنیان بۆ بڕەخسێندرێ، هەرچەندە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان خوێندن بۆ هەمویان بە خۆڕایە دەتوان وەکو هەر خەڵکێکی نیشتەجێی ئەم وڵاتە بتوانن بخوێنن، بەڵام کۆمەڵێک بابەتی نەبوونی سەرچاوی داهاتە و نەبوونی هەلیکارە تۆزێک کێشەی بۆیان دروستکە. بەڵام ئەگەر بین باسی کەمپی ئاوارەکان بکەین، ئاوارەکان زۆر کێشەی تریان هەیە کە کێشەکان ناوخۆینە. زۆر جار باوکەکە ڕێگرە لەوەی کە کچەکەی بخوێنێت یاخود پرسیارەکە وا بڵین کی ئەو کێشانەی کە ڕوبەڕووی ئافرەتانی ئاوارە و پەنابەر ئەبێتەوە چ جۆرە کێشەیەکن و چارەسەرەکانیان ئاسان دێ بەدەستەوە یاخود بەبێ چارەسەر ئەوێننەوە. خۆی لە کاتی کەمبوونەوەی کۆمەک و هاوکاریەکان ئێمە دەزانین کۆمەڵک کێشە لەو کەمپانە زیاتر دروست دەبێتن. زۆر جار ئێمە لە کەمپی ئاواران دەبینین ئافرەتان تەنانەت ڕوبەڕووی گوێچەڵی سێکسی دەبن و هەراسانکردنی سێکسیش دەبنەوە. ئەمێکێک لە کێشەکانە کە بە بەردەوام هێتیان. کێشەیەکی تر کە بەداخەوە ئێمە پێوەی دەناڵێن و هەمیشە وەکو ئیدارەی کەمپەکان و ئەوە کە مثلەن هەوڵ دەدەین لەگەڵیان پەیوەندیدارەکانی ناحکومەتیش کاری لەسەر بکەین، کێشەی زوو بەشودانی کچانە کە زۆر جار باوکەکە بۆ ئەوی ئەرکێک لە سەرشانی خۆی کەم کاتەوە ئامادەیە کچەکەی لە تەمەنی 12 و 13 ساڵی بەشوو بدات، کاتێکم وەکو ئیدارە پێی دەزانین هەوڵ دەدەین ئەم حاڵەتە نەڕابگرین. بەڵام زۆر حاڵەت هەبووە کە بەهانایانەوە چوون و ڕێگریتان کردووە بە بەردەوامی حاڵەتەکان هەن. یعنی ئێستا وەکو بڵێم ئامارێک لە بەردەستم نیە ئەو ئامارەت بە دقیقی پێ ڕابگەینم،
و بەڵام حاڵەتی جیابوونەوە حاڵەت ئەم حاڵەتانەمان زۆرن کە زۆربەی کاتیش ئەم حاڵەتانە کە ڕوو دەدەن هیچی بە فەرمینە لەلایەن حکوومەتەوە بەڵکو لەلایەن شێخێکە یاخود لەلایەن مەلایەکی ناو کەمپەکەیە بە شەو بەبێ ئەوەی ئاگاداری ئیدارەی کەمپە بەبێ ئاگاداری ڕێکخراوەکانە کارەکان لەڕووی یارمەتیەکانەوە بۆ نمونە لە کەمپەکان هەندێک خێزان هەن کە سەرپەرستیان نەماوە سەرپەرشتیان نەماوە باوکەکە لە ژیان نەماوە کوڕێکی گەورەی نییە کار بکات ئەو خانمانەی کە ئێستا ئەرکی سەرپەرستیکردنی ماڵ و منداڵیان بە ئەستۆیە پێدانی یارمەتیەکان بۆ ئەوان جیاوازترە یاخود هەمان ئەوانیش وەکو هەر پەنابەر و ئاوارێکی دیکە هەمان یارمەتیان پێگەێنرێت بەڵێ بەنسبەت ئەو حاڵەتی زۆرمان هەن بە تایبەت لە کەمپەکانی ئاوارە بۆ نمونە گەستان نمونەی کەمپی حەسەن شامی یوتیوب بێنینەوە دەبینین کە ڕێژەی ١٧ دانیشتوانی ئەم کەمپە ئافرەتن واتە ئافرەتە سەر و خێزانەکەیە ئافرەتە سەرپەرشتی منداڵەکەی دەکات و وەکو دەڵێک دابینکەری بژێوی ژیانی ئەو منداڵانێ ئێمە ئەوە ناشارنەوە زۆربەی ڕێکخراوەکان کە دەن خۆیان کۆمەڵێک ڕێنمایی و ڕێکاری کارکردنی خۆیان هەیە بۆ منە خۆی دیاری دەکاتن دابشکردنەکەی بۆ چلایەنێکە بەڵام ئێمە هەمیشە هەوڵمانداوە ئەو ئافرەتانە زیاتر گرنگیان پێ بدەین لەبەر چاومان بێت کە ئەم ئافرەتە خۆی سەرپەرشتیارە زۆر جار ئێمە لە ڕێگەی کەسانی خاوەن خوداپێدا و ئەو کەسانی کە خاوەنی کۆمپانیەکان سپۆنسەرەکانی دەستگای خێرخوازی بارزانانی بتوانین گرنگی زیاتر بەو خێزانە نەبدەین بەڕاستی کە بتوانێت زیاتر هاوکاری منداڵەکانی بێت لە خوێندندا نەبڕێن جارێکتر بیانگەڕێنەوە خوێندن و بەردەوام بن لە ژیانی ئاسایی خۆیان بەڕێوبەری نووسینگی هەولێری دەستگای خێرخوازی بارزانی خات و ستاڤ ئاسۆ سپاس دەکەین دووباران ڕۆژت لێ پیرۆز زۆر سپاس دەستان خۆش بێت.